پارتی لە کەرکووک دەرفەتێکی زێڕینی لەدەستە. نووسەر و ڕۆژنامەنووس شوان داودی نووسیوێتی دوای لێکەوتەکانی ڕەفراندۆم و ڕووداوی کارەساتباری 16 ئۆکتۆبەری 2007 پارتیەکانی کەرکووک بۆ خۆدزینەوە لە بەرپرسیارەتی مێژووی بنەو بارەگاکانی خۆیان بەرەو هەولێر پێچایەوە و شار و جەماوەری خۆیان بۆ دەستی قەدەر بەجێهێشت. داوایان لە کادر و ئەندام و دۆستەکانی خۆیان کرد، دوایان کەون و ماڵ و حاڵی خۆیان جێبێڵن و لە پەنای کۆشک و باخی بەرپرسەکانیان ژیانی ئاوارەی هەڵبژێرن. لەو کاتەوە تا دوێنێ لە هەولێرەوە بە قسە و بەڵێنی قەبەوە خواستێکی بەرزیان لای خەڵکی کەرکووک بەگشتی و جەماوەری پارتی بە تایبەتی دروست کرد بوو. وایان وێناکرد بوو کە گەڕانەوەی پارتی بۆ کەرکووک واتە گەڕانەوەی کورد و شکۆی کورد لە شارەکەدا. ڕۆژی 26 یانزەی 2023 بەرپرسە پارتیەکانی کەرکووک گەڕانەوە نێو بارەگاکانیان لە شارەکەدا، بەڵام چۆن گەڕانەوەیە جگە لە شۆک گەڕانەوەکەیان هیچ شکۆیەکی لەگەڵ خۆیدا نەهێنابوو، نە بۆ کورد و نە بۆ خۆیان، و دەرکەوت هیچ دەرسێکیان لەو ئەزموونە تاڵ و سیاسەتە ناتەندروستەی ڕابردوویان و خوێندنەوەی هەڵەیان بۆ دۆخی جیاوازی کەرکووک وەرنەگرتووە. دیسانەوە ئامۆژگاریەکانی کاک مەسعود سەرۆکی پارتیان پشتگوێ خست و پابەندی نەبوون. پارتی دوای 6 ساڵ و 40 ڕۆژی ڕەبەق گەڕایەوە کەرکووک کە دەبوو زۆر زووتر ئەو هەنگاوەی پاویشتایە بۆ ئەوەی لەناو ئێش و ئازاری جەماوەرەکەی و میلەتەکەی و شارەکەی خۆیدا بێت. بەڵام کاتێ تەماشای دیمەنەکان دەکەی و لەگەڵ خۆت دەکەوێت گفتوگۆکردن، دەڵێی نەگەڕانەوەکەیان زۆر باشتر بوو. خۆزگا هەروە دوور بوونایە و کورد وتەنی دەنگی دەهۆڵ لە دوورەوە خۆشە. پارتی بە شێوەیەکی فەرمی بارەگاکەی لە کەرکووک کردەوە و سەرجەم بەرپرسە کەرکووکیەکانی ئەو حیزبە و دەستگا ئەمنیەکان و پاسەوانەکانیان بە ناویکردنەوەی بارەگاوە قەرەباڵغیەکیان دروست کرد بوو کە نەبوونی باشتر بوو لە هەبوونی، چونکە پێشتر کاک مەسعود ئامۆژگاری کردبوون کە دەبێت لە گەڕانەوەیاندا بۆ کەرکووک بە عەقڵیەت و سیاسەت و بەرنامەی نوێ و بە استراتیژیەوە بگەڕێنەوە. خوا هەڵناگرێ بەرپرسانی پارتی تەنها خۆیان و پاسەوانەکانیان بوون و هیچ لایەکیان بانگهێش نەکرد بوو بۆ ئەو بۆنەیە، جگە لە قایمقام کە 6 ساڵە ئەو کورسیەی لەسەری دانیشتووە کورسی پارتی بووە. بۆ پارتی دەرفەت بوو لەم بەرەبەرەی هەڵبژاردنەدا جیاواز لە ڕابردوو خۆی پیشانی کەرکووکیەکان دابا و پەیامی ئاشتی و لێبوردەیی و پێکەوە ژیانی بە گوێی هەموو پێکهاتەکانی شارەکەدا دابایە. دەبوو پارتی لەکردنەوەی بارەگاکەی وەک دەستپێشخەری هەریەک لە یەکێتی نیشتمانی کوردستان و نەوەی نوێ و کۆمەڵ و یەکگرت و گۆڕان و حیزبە کوردیەکانی دیکە و لایەنە سیاسی عەرەبی و تورکمانەکان و پۆلیس و سوپا و تەنانەت ئیدارەی شارەکەشیان بانگهێشت کردبایە تاوەکو ئەوان شریتی بارەگاکەیان ببڕیایە تا هەنگاوێکی پارتی و ئەوانی دیکەی نزیکتر کردبایەوە. ئەگەر ئەمەشیان نەدەکرد خۆ دەبوو کەسایەتی و خەڵکی شارەکە لە پێکهاتەکان بانکرابانایە. ئەگەر ئەوەش هەر نەتوانرا دەم سپی و پیا و ماقوڵانی کوردی ئەو شارەتان بانگهێشت کردبایە. ئەوەش نەکرا جەماوەر و کادیرە ڕەنجاو و دڵشکاوەکانی خۆتان بانگهێشت کردبایە، یان بەلای کەمەوە بنەماڵەی ئەو 4 شەهید و بریندارەی دوو مانگی ڕابردووی کەرکووک کە لەسەر بارەگاکەی ئێوە بوونە قوربانی بانکرابان. بەرپرسانی پارتی نەک هیچ لەمانەیان نەکرد و ئەو دەرفەتە زێڕینەیان بۆ ئاشتی و تەبایی لەدەستا، بەڵکو پاڵپاڵێنیان بوو کێ زیاتر لە کامێراکانەوە دەرکەوێ بۆ بڕینی شریتی بارەگاکە. ئاخر حیزبێکی گەورەی تەمەن سەر و 77 ساڵەی وەک پارتی چۆن دەبێت خاوەنی خەڵک و سیاسەتوانی لەم جۆرە بێت لە شارێکی هەستیاری وەکو کەرکووکدا. دوای 6 ساڵ و 40 ڕۆژ خەریکی خۆنمایشکردن و کەشخەیی بن بە لاندکرۆزەری مۆدێل بەرز و پاسەوانەوە. ئەڵێن بەرپرسێکی پارتی هەر بۆ پۆست کتوێتی 2 لاندکرۆزەری کیلۆمەتر سفرم لە کاک مەسرور بارزانیەوە بۆ هاتووە، دانەیەکیش لە کاک مەسعودەوە. نووسەر دەڵێت نەمدەویست لەو بارەیەوە هیچ بڵێم، بەڵام لەبەرەوەی هەموو تەمەنم لە خزمەت ئەم شارە بەدبەختە و دۆزەڕەواکەی بەسەر بردووە و لەسەر قسەکردنم لە پێناویدا باجی زۆرم داوە، گوتم با ئەمەشی بێتە سەر، چونکە بەزەیم بە خەڵکی شارەکەدا دێتەوە. وایان دەزانی ئەگەر حیزبێکی وەک پارتی بگەڕێتەوە شکۆی کورد دەگەڕێتەوە و شار دەبێتە شامی شەریف و چەرخەکە دەگۆڕێ. بەداخەوە دوای ئەوەی لە شاشەکانەوە دیمەنی ئەو خەڵکەم بینی کە لە ناو حەوشەی لەق کۆکرابوونەوە و گوێم لە قسەکانی کەماڵ کەرکووکی گرت کە پڕ بوون لە ڕق و کینە و پەیامی ئەوەی بە کوردی کەرکووکدا ئەگەر هەموو کورسیەکانی ئەنجومەنیش ببینەوە ئەوە ئومێدی گەڕانەوەی پۆستی پارێزگار بۆ کورد ئەستەما بە کوردی و بە کورتی دکتۆر کەمال پێکوتین. ئێمە هەروەک خۆمانین و
هیچ نەگۆڕاوین. باران بە کوتەنیش لە ماڵی خۆمەوە 100 جار لە باتی ئەوان تەریق بوومەوە.